ئایا خواردنی تەندروست ئەگەری تووشبوونم بە شێرپەنجە کەم دەکاتەوە؟ وەڵامی ئەم پرسیارە و چەندین زانیاری تر بەڕێز دکتۆر ڕێباز حاجی عەلی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە وەڵام دەداتەوە. بەڵێ خواردنی تەندروست ئەگەری تووشبوونت بە شێرپەنجە کەم دەکاتەوە. لە ڕێگەی دابەزاندنی کێش و تەندروست هێشتنەوەی کێشی جەستە. ئەو خواردن و خواردنەوانە کامانن کە ئەگەری تووشبوون بە شێرپەنجە زیاد دەکەن. گۆشتی سوور و خواردنی ئامادەکرا وەک سۆسەج و هۆت دۆگ، خواردنەوە کحولیەکان. ئەو خواردن و خواردنەوانەی بڕێکی زۆر شەکر و وزەیان تێدایە، وەک خواردنەوە گازیەکان و خواردنەوەی وزەبەخش و خواردنەوە ئامادەکراوەکانی میوە کە بڕێکی زۆر شەکریان تێدایە. ئەو خواردنانە کامانن کە ئەگەری تووشبوون بە شێرپەنجە کەم دەکەنەوە. ئەو خواردنانە بڕێکی زۆر ڕیشاڵیان تێدایە، وەک سەوزە و میوە ڕەنگاو ڕەنگەکان، خواردنە دانەوێڵەییەکان، شیرەمەنیەکان وەک شیر و پەنیر. ئەو خواردنانەی بڕێکی زۆر ڤیتامین و مادەکان زاییەکانیان تێدایە. چۆن ژەمێکی تەندروست بخۆم؟ هەوڵ بدە بەشی زۆری قاپەکەت سەوزە و میوە ڕەنگاو ڕەنگەکان و دانەوێڵەکان و پاقلەمەنیەکان بێت. بەکارهێنانی ماسی و گۆشتی باڵندە لە بری گۆشتی سوور و گۆشتی ئامادەکراو دەتوانیت پاقلەمەنیەکان وەک سەرچاوی پرۆتین بەکاربێنیت لە بری گۆشتی سوور. هەوڵ بدە سۆس و کرێمی ئامادەکراو کەم بەکاربێنە. هەوڵ بدە لە ڕێستۆرانتەکان بڕێکی کەم لە خواردنی ئامادەکرا و زۆر وزە خۆیت و بەکاربێنیت. لە بری ئەوە بڕێکی زۆر سەوزە و میوە بخۆ. خوای گەورە هەموو لایەک سەلامەت کات. سمارت وەرچەرخانە.